بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. خۆشحاڵین کە لەوانەیەکی تازەی فقهی ئیسلامی بە خزمەتتان دەگەینەوە کە بابەتی ئەم شەومان تەواوکەری بابەتەکەی پێشوویە کە لە باسی مەرج و ڕوکنەکانی دەستنوێژ داین کە دەرسی ڕابردوو خاڵێکمان باس کرد گوتمان ئەگەر ویستمان دەستنوێژ بگرین یەکەم مەرجێک بۆ ئەوەی دەستنوێژەکەمان بە کەڵک بێت و قبوڵ بێت و بە عیبادەت بۆمان حساب بکرێت و بتوانین نوێژی پێوە بکەین و ئەو ئەجر و پاداشتانەمان دەستەکەون کە سەبارەت بە دەستنوێژ پێغەمبەر باسی کردوون صلی الله عليه وسلم دەبێ کە دەسینە کن ئاوەکە پێش ئەوەی هیچ ئەندامێکمان بشۆین نیەتمان بێنین کە گوتمان نیەتیش بەدڵە لە دڵەوە نیازی ئەوەت هەبێ کە تۆ ئەو ئاوەی بە دموچاوتیدا دەکەی بەدەستیدا دەکەی بە قاستیدا دەکەی مەسحی سەرتی پێ دەکەی بۆ ئەوەتە لە بێدەستنوێژی پاک ببیە و نوێژی پێوە بکەی. هیچ وشەیەک بە زمان بۆ نیەت پێویست نین، تەنها لە دڵی خۆتەوە قەرارت وابێ نیازت وابێ کە تۆ ئەو شتنانە بەو نیازە دەکەی کە نوێژی پێوە بکەی یان بۆ ئەوەی وەکو عیبادەت دەستنوێژ هەڵبگری و ئەجری دەستنوێژت دەستکەوێ. ئەوە مەرجی یەکەمە. مەرجی دووهەم بریتیە لە شوتنی دم و چاو ئەلوەجه تەنها یەک جار. بەچی تەبان شوتنەکە واجبەکە جێبەجێ دەبێ؟ بە تەنها ئەوە یەک جار ئاو بەسەر پێستی دم و چاوتدا بڕوات و تەڕ ببێ پێی دەگوترێ شوتن و واجبەکەت لەسەر لا دەچێ. دم و چاو کوێیە؟ کوێ دەبێت تەڕ ببێ؟ هەیە تەنها ئاوی بە ئەوەندەیدا دەکا خۆن بەبێ گومانی دم و چاو ئەوەندە نییە. دم و چاو ئەو شوێنەیە کە لەسەرت لەکوێ مووی لێ نەڕواون لەکوێ مووەکانت کۆتاییان پێدێ لە ڕووی درێژیەوە لەوێوە تا ئێرەت چەنەگەت ئەو شوێنەی کە بۆ پیاوان مووی لێدێ یان ئافرەتان دەزانن کوێ چەنەگایەنە لە ڕووی درێژیەوە دەبێت لەوێوە تاوێ لە ڕووی پانیشەوە دەبێت نێوانی کوێکانت دەبێت تەڕ بێ واتە بەیەک مست ئاو کە ئاوە بە دموچاویدا دەکەی واجبەکە لا دەچێت. ئەمە باسی واجبەکان دەکەین، باسی سونەتەکان ناکەین. بە تەنها یەک جار ئاو بە دموچاوداکردن دەستنوێژت واجبی یەکەمت واجبی دووهەمت دوای نیەت کە بریتیە لە شوتنی دموچاو جێبەجێ دەبێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی سێهەم شوتنی هەردووک دەست لەگەڵ ئانیشک. هەردووک دەست ڕاست چەپ دەست کوێیە؟ لێرە ڕادەستە ئەوەی کە واجبە بشورێ هەتا ئێرە نەک تا ئێرە لەگەڵ ئێرە. ئەو ئاتەی کە دەفەرمێ فەمسەحوا وجوهەکم وئەیدیەکم ئیلە المەرافقی هەموو مفەسیرین دەفەرمون ئیلا بەمانای مەعەیە دەستتان پشۆن لەگەڵ ئانیشکیش تا ڕقایەکە نایەنە ڕقایەکەشی لەگەڵ پشۆن سەروی ئانیشکیش دەبێ تەڕ ببێت و بشورێت. ئەویش چەند جار واجبە؟ تەنها یەک جار بۆ هەر دەستەی تەنها یەک جار ئاوی بەسەردا بڕوات و تەڕ ببێت واجبەکەت لەسەر لا دەچێت. دەست لەسەرە پەنجەکانەوە دەیگرێتەوە هەتا کوێ ئانیشکەکە نا تەڵەن سەروی ئانیشک بۆ دەبێت ئانیشکەکەشی لەگەڵ تەڕ ببێت. تەڕ نەبێت و ئاوی پێ نەکەوێ دەبێ گومانی دەستنوێژەکە قبوڵ نییە. و بە تایبەتیش تەڵەن وریابن هەر شتێکت بە دەستەوە بێت بە تایبەتی ئەو بۆیەی کە بۆ نونۆک بەکاردێت بە دەستەوە بێت منعی ئاو بکە بۆ نینۆکت دەستنوێژەکەت بەر نەکەوتووە. ئەوە خاڵی سێهەم مەرجی سێهەم. خاڵی چوارەم یا مەرجی چوارەم بریتیە لە مەسحی سەر. مەسحی سەر یان دەکرێ بڵێن مەسحی بەشێک لەسەر. مەسح یعنی چی؟ یعنی طبعا دەست بەتەڕ پێداهێنان جا کوێ
سەرە پەنجەکانتی پێدا بێنی هەر دەبێتێ ئاوا یان ئێرە تەوان ئەوە غەیری دەست بە هەر شوێنێکی دیکە تەوان سەرت تەڕکەی پێی ناوترێ مەسحکردن چونکە مەسح یعنی دەست لێ خوشکاندن دەستیش یعنی بەری دەست بەری دەستت بشخشکێنی لە بەشێک لە سەرت یا لە هەموو سەرت ئەوەش ڕوکنی چوارەمە هەر کەسێک مەسحی سەرینەکە بەشێک لە دەستی بەتەڕی بەر سەری یان بەر بەشێک لە سەری نەکەوێت بەبێ گومانی دەستنوێژەکەی بە دەستنوێژێکی ناتەواو نادروست حساب دەکرێت و هیچ دەستنوێژەکەی دروست نییە کە دەستنوێژەکە دروست نەبوو نوێژەکەش دروست نییە کە بەو دۆست نوێژەیەوە دەکرێت بەڵام کوێ مەسحکەین و چۆن مەسحی بکەین بێگومان سێ شێوازی مەسحکردنمان هەیە کە لە پێغەمبەرەوە وارد بوون صلی الله عليه وسلم هەر سێ شێوازی مەسحکردنەکە ئاساییە شێوازی یەکەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم جاری وا هەیە لە پێشە سەرێڕا تەبان دەستی بردووە تا پشتە سەری دووبارە هێناویەتیەوە بۆ شوێنی خۆی بە ڕووتی تەوان ئاوا پرچیی لەسەر سەری نەبووە دەستەکانی ئاوا بە پرچی دابردوون تا شوێ مووی پێوە بووە دەجاری وای قژیشی درێژ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەکوێ قژەکەی تەواو بووە جارێکی دیکە دەستەکەی بە بڵاوی هێناوەتەوە بۆ شوێنی خۆی بەبێ گومانی ئەوە شێوازی یەکەمە و چاکترین شێوازی تێمومکردنە کە ئەگەر ئەوەمان کرد تەمەن لە خلاف دەردەچین ئایا مەسحی سەر هەمووی واجبە بەشێکی واجبە ئەگەر ئەوەندەت کرد هەم واجبەکەت کردووە هەم سونەتەکەت کردووە ئەوە شێوازی یەکەم بێگومان ئەگەر هیچت لەسەر سەری نەبێت لچکە بۆ ئافرەتان یان بۆ پیاوان مێزەرە بەو شێوازە مەسحکەی دەستی تەڕ ببێ تا پشتی سرت لەوێ ڕاجارێکی دیکە بیهێنیەوە بۆ پێشەوە ئەوە یەکێکە لە شێوازەکانی مەسحکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و باشترین شێوازیەتی شێوازی دووهەم پێغەمبەر صلی الله عليه وسلم جاری وایە عەمامەی لەسەر بووە یعنی سەری هەمووی داپۆشراو بووە عەمامەکەی لانە بردووە دەستی تەڕی بس بەسەر عەمامەکەی داهێناوە یان بۆ خوشکان تەبەن ئەگەر لچکتان لەسەری بوو بە تایبەتی ئەو لچکانەی کە تەرتیباتیان هەیە بە شێوازێک قایم دەکرێن لە هێندێک شوێن لەوانەیە ئەگەر لێت تێکچێ نەزانی چاکیکەیەوە یا بۆ چاک نەبێتەوە زەحمەت بۆ چاک بێتەوە هەر بەسەر لچکەکەت هیچ پرچیشت هیچ موویەکیش ئاوی پێ نەکەوێت تەنها لەسەر لچکەکە یا لەسەر عەمامەکە بۆ پیاوان مەسحکەی ئەوەشیان هەر دروستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو شێوازەشی پەیڕەو کردووە شێوازی سێهەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشێک لە پێشە سەری تەڕ کردووە باقیەکەی دیکە بەسەر عەمامەی داهێناوە ئێستا بنمونە ئەو تۆزێک پرست دیارە ئەوە ئێرە بەشێک لە دەستی پێ دەکەوێت ئێرە ئەوجار ئەوەکەی دیکە حەمامەکەی لاناوەی یعنی ئەوەی کە ڕوتە دەستی پێ دەکەوێت ئەوەی عەمامەکە یا لچکەکەی پێوەیە دەست بەسەر لچکەکەی دادێنی ئەوەشیان بەبێ گومانی هەر دروستە و ئەگەریش تەنها تەوان دەستت وەکو گوتم نینۆ کرد یان بەری دەستت بە چەند موویەکی کەوێ لە پێشی سرت بەبێ گومانی تەوان واجبەکەت هەر لەسەر لا دەسێت و ڕوکنەکە هەر جێبەجێ بووە بەڵام ئەو شێوازانەی هەنە دەکرێت هەموو شێوازەکان پەیڕەوکەین بەڵام وەکو گوتم ئەوەی یەکەمیان کە مەسحی هەموو سەر بکەی بیبێ سەر و بیهێنیەوە بەبێ گومان ئەوان چاکترە و باشترە خاڵێکی دیکە تەوان یەکێکی دیکە لە واجباتەکان ڕوکنەکان بریتیە لە شوتنی پێ تەوان تا کوێ ئەویش تا قاپەڕەقە یا گوێزینگ نازام چی پێ دەڵێن ئەویش نەک تا قاپەڕەقە دەبێت لەگەڵ قاپەڕەقەکەی دەبێ پێت هەمووی ناو نینۆکەکانیشت ناو پێیەکانیشت بنی پێشت سەری پێشت و پاشنە پێشت تەوان دەبێ هەمووی تەڕ ببن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەی کردو دەفەرمێت وەیل للأعقاب من النار وەیل للأعقاب من النار وەیل سێ جار فەرمێتی هاوار یا سزا بۆ ئەو کەسەی کە پاشنە پێکانی تەڕ نابن لە کاتی دەستنوێژێدا بۆیە تەڕکردنی پێ هەمووی هەتا قاپەڕەقە و قاپەڕەقەکەشی دەبێت لەگەڵ بێت ئەوە ڕوکنێکی دیکەیە بەڵام بەچی واجبەکە جێبەجێ دەبێت بە تەنها یەک جار
ئاوی بەسەردا بڕوە یان یەکجار لە ئاوی هەڵێنی تەڕ ببێ زەمانەتی ئەوەی هەبێ کە تەڕ بووە واز بکە لاچووە طبعا دلیلیشمان ئەو ئاەتەی خوای پەروەردیگارە کە دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئەگەر ویستان هەستن بۆ نوێش سەرەتا دموچاوتان بشۆن دەستەکانتان بشۆن لەگەڵ ئانیشک دەستی تەڕ بێنن بەسەر سەرتاندا و هەروەها پێیەکانتان بشۆن لەگەڵ قاپەڕەقە و گوێزینگ مەرجی شەشەم ڕوکنی شەشەمی دەستنوێژ بریتێ لە تەرتیب ڕیزبەندی یەکەم جار ڕێک نابێت پێش و پاشیان پێ بکەیت بە هیچ شێوەیەکی نیەت دەموچاو هەردووک دەست ئەوجار مەسحی سەر ئەوجار قاپ پێ بەعکسەوە پێداوێت یەکەم جار پێی پشۆی دوایە مەسحی سەرتەکەی اینجا قاچت اینجا دموچاوت دەستنوێژەکەت بە کەڵک نایە تەرتیب ڕیزبەندی مەرجێکی دیکەیە لە مەرجەکانی دەستنوێژ پێویستە ئاگامان لێی بێت ئەوە مەرجەکانی دەستنوێژ ئەوجار با بچینە سەر سوننەتەکانی دەستنوێژ ئەو شتانێک کە لە دەستنوێژدا سوننەتن یعنی ئەگەر بیان کەین خێرێکی زیاتر و پاداشتێکی زیاترمان دەست دەکەوێت و ئەگەریش نەمانکردن تەبەن گوناهبار نابین تاوانبار نابین واجبەکەمان جێبەجێ بووە یەکەمیان بریتیە لە بسم الله پێشەوەی دەست پێ بکەی یا لەگەڵ دەست پێکردن بسم الله بە ناوی خوا کە کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بارەیەوە هەن و فەرمودەیەکی مەشهوریش هەیە كل أمر ذي بال لم يبدأ ببسم الله فهو أبتر هەر کارێکی خێر ئەگەر بە بسم الله دەست پێ نەکا بێ خێرە ئەوە دەستنوێژش دەگرێتەوە بەبێ گومانی بۆیە کە چوویە لای ئەو شوێنەی کە دەتەوێت دەستنوێژ بگری پێشەوەی دەست بە شوتنی ئەندامەکان کەی بڵێ بە ناوی خوای گەورە بسم الله سنەتی دووهەم بریتیە لە سیواکردن واتە بەکارهێنانی شتێکی زبر بۆ لابردنی ئەو شوێنەوارەی کە لەسەر ددانەکان دروست دەبێت لە زەرداییە لە خواردنە لە گۆڕینی بۆنە کە ئەوەش بێگومانی یەکێکە لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سنەتە بە بەکارهێنانی داری ئەڕاک ئەوەی کە ئێمە پێی دەڵێن سیواک کە چاکترینیانە ئەوەی کە لە حیجاز هەیە و دەهێنرێ ئەگەر دارەکە داری ئەڕاک بێت بەبێ گومانی کۆمەڵێک تایبەتمەندی هەن وەکو عولەما دەفەرمون هۆکاری ئەوەیە پووکت بەهێزکە و هەروەها نەخۆشی ددان زۆر لە نەخۆشیەکانی میکرۆبەکانی ددان لا دەبا هەزمی خواردن بەهێز دەکات دەورانی میس خێرا دەکات ئەوە ئەگەر دار ئەڕاکەکە بێ بەڵام وەکو گوتم هەر شتێکی دیکە ئەگەر دار ئەڕاکەکە دار سیواکەکە دەست نەکەوت بەکاری بێنین بۆ لابردنی ئەو شتانەی کە دەکەونە سەر ددانمان بەبێ گومانی سنەتەکە جێبەجێ دەبێت جا فڵچەی ددان شتنێ بێ هەر اعتیادیە پەڕۆیەکی زبری خاوێن بێ بە ددانتی دابێنی هەر اعتیادیە تەنانەت ئەگەر هیچت دەست نەکەوت پەنجەی خۆت بەناو ددانەکانت دابێنە بە پەنجە ددانەکانت خاوێنکەوە بەر سیواکەکەی دەکەوێت و خێری سیواکەکەت دەگاتێ پێغمبەرمان صلی الله عليه وسلم حديثي صحيح هي دەفەرمێت لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل وضوء هذا فەرمێ ئەگەر لەبەر ئەوەی نەبایە دەبووە کارێکی قورس و سەخت و زەحمەت لەسەر ئومەتەکەم فەرمانم پێدەکردن بە ئەمر فەرمانم پێدەکردن کە لەگەڵ هەموو دەستنوێژێکدا سیواک بەکار بێنن و عایشە خوا لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە کە پێغمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم السواك مطهر للفم سیواک دەبێتە هۆی پاکردنەوەی دەم ئەوجار دەبێتە مەرضات للرب دەفەرمێت دەبێتە هۆی ڕازیبوونی خوا بۆ دنیا دەمت خاوێن دەکاتەوە دەپارێزێ بۆ قیامەتیش خوای پەروەردیگارت لێ ڕازی دەکا کە دیارە سیواک لە هەموو حاڵەتێکیدا یەکێکە لە سنەتەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم هیچ ئیشێکت پێ نییە هەر دانیشتووی بەنیەتی سنەتی پێغمبەری صلی الله عليه وسلم بەنیەتی عیبادەت ئەو دار سیواکەی بە ناو دەمت دابێنە خێرت گەیشتوتێ سنەتێکی پێغمبەری خوا جێبەجێ کردووە صلی الله عليه وسلم جگە لە سوودەکەی
بەڵام لە 5 کاتدا عولەما دەفەرمون سیواکردن سنەتیەکەی زیاترە، خێرەکەی زیاترە. یەکەمیان لە کاتی دەستنوێش، دووهەم لە کاتێکدا دەبەستیە نوێش پێش دابەستنە نوێش، سێهەم لە کاتێکدا کەویستت قورئان بخوێنی چونکە کەلامی خوای پەروەردگارە و لەگەڵ خوادا دەدوێی سیواکەی بۆی بۆنی دەمت خاوێن بێ. کاتێک لە خەو هەڵدەستی عادەتەن بۆنی ئینسانی دەم دەکا ئەگەر سیواکی بکەیت تەوان بۆنەکە لا دەچێ و پێغەمبەر وای کردووە صلی الله علیه وسلم. و هەر کاتێک هەستت کرد بۆنی دەمت گۆڕاوە بەهۆی زۆر قسەکردن یا بەهۆی زۆر بێدەنگ بوون، سنت وایە سیواک بەکار بێنی. جا تەنانەت بۆ کەسی ڕۆژوەوانیش هەرچەندە لە مەذهەبی ئیمامی شافعیدا دەفەرمێ کەسی ڕۆژوەوان هەتا نیوڕۆیە تەوان بۆی هەیە سیواک بەکاربێنێ، لە دوای نیوڕۆیە ناپەسندە نەک حەرام. ئەویش ئەو حەدیثەی پێغەمبەر دێنە کە دەفەرمێ بۆنی دەمی ئینسانی ڕۆژوەوان خۆشترە لە بۆنی میسک. دەفەرمێ مادام خوا حەزی لە بۆنی دەمی ئینسانی ڕۆژوەوانە سیواک بەکار ناهێنین تا بۆنی دەممان نەڕوا. بەڵام بەبێ گومانی تەوان عولەمای دیکە وەزانای دیکە دەفەرمون ڕۆژوەوانیش دەتوانێت پێش نیوڕۆ و دوای نیوڕۆش سیواک کات و سیواکردنەکە هیچ زەرەرێکی بۆ ڕۆژوت نییە و هەمان خێرت دەگاتێ کە پێشتر کردوتە کە ڕۆژوەوان نەبووی. بێگومان ئەو کەسەی سیواک بەکاردێنێ جاری وایە وەک دەڵێ کەسی وا هەیە کە سیواکی بەکاردێنێ جاری وا هەیە زۆر کەم دەیشواتەوە. بەبێ گومانی سیواک ئەگەر نەیشۆیەوە یان ئەگەر هەر بەکارت هێنا و پاکت نەکردەوە لەوانەیە زەرەری لە قازانجی زیاتر بێ و لەوانەیە خێرەکەشی نەمێنێ، چونکە حکمەتی سیواک بەکارهێنان بریتیە لە پاککردنەوە و لابردنی نەخۆشی و میکرۆب. ئەگەر سیواکت هەر بەکارهێنا و تەوان هەر میکرۆبەکانی هەڵبژین و تێیدامایەوە بەبێ گومانی ئەو کاتە سنەتەکەی پێغەمبەرت وەک خۆی جێبەجێ نەکردووە صلی الله علیه وسلم. بۆیە ئەو کەسەی سیواک بەکاردێنێ پێویستە و واجبە لەسەری تەوان هەموو کاتێک لەگەڵ دەستنوێش پێشەوەی بەکاری بێنێ بیشوە دەیشۆی ئەو جار بەکاری دێنی، پاشان کە بەکارت هێنا جارێکی دیکە دەیشۆیەوە ئاوی پێدا دەکەیەوە بۆی کە داد بەستە نوێژێ بە خاوێنی بیخێناو دەمتەوە. بۆیە ئەو کەسانەی سیواک بەکاردێنن تکایە دەبێت خزمەتی سیواکەکانتان کەن. خزمەتی سیواکت نەکەی بە خاوێنی ڕای نەگری نەیکەی چاکترە، چونکە ئەو کاتە وەک دڵێ میکرۆب و نەخۆشی و پیسایی تێدا کۆ دەبێتەوە و لە زیاتی پاککردنەوە لەوانەیە پیسی کات و ئەو حکمەتەی و ئەو ئامانجەی کە سیواکی بۆ دانراوە ئەو کاتە ئامانجەکەی ناپێکێت. بەڵام بێگومان سنەت دروشمی ئینسانی ئیماندارە و هەموو کەسێکیش دەتوانێت بەڕاستی جاران دەگوترا چۆن سیواکی هەڵگرم ئەو پیاو لە جیفانەی دەنێن ئەی بەڵام ئێستا ڕاستی ئەگەر فێڵ لە خۆمان نەکەین جارە زۆرینەی نوێژەکان لە ماڵێ دەکەی ئافرەت بە تایبەتی پیاویش جیفانیان هەیە دەتوانن هەڵی بگرن کە دەچیە دەرەژیا جانتات پێەیە کە وەک دەڵێ یان وەک دەڵێ هەر مقارنەی کە بەو موبایلێک کە هەموو دەمێت لە دەستماندایە هەیە لە کاتی هات و چۆ و قاپشتن و هیچکردنیش چێژ لە نانیش تەڵەن سیواکی هەر بەدەستەوەی ئەوت بۆ پێ دەکرێت لەبەرەوەی حەزت لێیتی لەبەرەوەی بۆتە وەک دەڵێ خەیاڵ لە مێشکتدا بێگومان سیواکیش ئینسان ئەگەر فێڵ لە خۆی نەکات دەتوانێت بەکاری بێنی یان ئەو کاتی لە ماڵی بەکاری بێنە دەکرێت لە شوێنی دیکە بەکاری نێنی ئەگەر پێت نەچوو. بۆیە سیواک کە ئێستا دەستکەوتنی ئاسانە سنەتێکی گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و تەنانەت حەدیثمان هەیە بۆ معلوماتان کە دەفەرمێ نوێژێک یعنی دوو ڕکعات نوێژ ئەگەر سیواکی لەگەڵ کرابێ دەفەرمێ خێرەکەی زیاترە لە 70 ڕکعاتی دیکەی سنەت کە بەبێ سیواک کرابێ. بۆیە سیواک سنەتێکی زیندوی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەگەر زیندوی کەینەوە یا بە زیندوی بهێڵنەوە بێگومان ئیشێکی باشە و کارێکی چاکە. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە سنەتەکانی دەستنوێش بریتیە لەوەی کە هەموو ئەندامەکانی لاشەمان کەشوتن 3 جار بیشۆین. 1 جار واجبە 3 جار سنەتە لە 3 جار تێیپەڕێنی دەبێتە ئیسراف. بۆیە 1 جار واجبە طبعا کە ئاوت بەدموچاویدا دەکەی یا دەستەکانت دەشۆی یا قاچت دەشۆی. بەڵام ئەگەر 3 بارەی کەیەوە بێگومان سنەتی پێغەمبەرت کرد بە صلی الله علیه وسلم و
لە سێ جار زیاترت کرد ئیسرافت کردووە و حەدیثی پێغەمبەریش هەیە صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر لەگەڵ لەسەر دەریاش بن لەسەر بەحریش بن نەکەن زیادە ڕەوی بکەن سێ جار کردن سنەتە لە سێ جار تێیپەڕێنی بە ئیسراف لەسەرت حیسابە و هیچ خێرەکرد ناگاتێ دەبێت مەمنون بی بەوەی کە گوناهت بۆ نەنووسرێ بەبێ ئەوەی بێگومانش بە گوناه دەنووسرێ بۆیە ئەوە خاڵی یەکەم عفو خاڵی سێهەم خاڵێکی دیکە ئەوەیە کە یەک لە سنەتەکان ئەوەیە پێش ئەوەی ئاو بە دموچاوت داکەی بە دەستت داکەی بە قاچت داکەی هەردوو دەستەکانت بە تەنێ بشۆی هەردوو دەستت یەکەم جار بە تەنها بشۆی خاوێنی کێیەوە ئەو جار بەو دەستت ئاو بە دموچاوت داکەی دواتر ئەو دەستت تەوان لەگەڵ باسکت دەشۆیەوە خۆی جاریەکەم وەکو سنەت شوتوتە دەبێت جاری دووهەم لەگەڵ باسکت ئاوی پێ بکەوێتەوە پاشان دەستی دیکەت کە دەشۆی هەمووی دەبێت بەیەکەوە ئاوی پێ بکەوێتەوە چونکە یەکەم جار کە شوتوتە وەکو سنەت شوتوتە بۆیە هەرچەندە جاران شێوازی دەستنوێژ جیاواز بوو خەڵک دەستی لەناو قاپی هاویشتووە بدموچاوی داکردووە ئێستا بەلوعەیە بەڵام هەرچۆنێکی بێت شوتنی دەست سێ جار پێش ئەوەی ئەندامەکان بشۆی سنەتێکی دیکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خاڵی چی دیکە یەکێکی دیکە لە سنەتەکان سنەتی پێنجەم بریتیە لە ئاو لە دەموەردان إذا توضأ فمضمض پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دەستنوێژی هەڵدەگرت سێ جار ئاوی لەناو دەمی وەردەدا خاڵی شەشەم بریتیە لە ئاو لە لودوەردان ئەویش بە هەمان شێوە إذا توضأ أحدكم فليجعل في أنفه ماء ئەگەر یەکێکتان دەستنوێژی هەڵگرت بە ئاو لە لوتی وەردا و دواتر تەوان بە پەنجەی چەپی لوتی پاک کاتەوە سنەت وە بە دەستی ڕاست کە زۆر جار پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەک جار تەوان ئاوی بە دەستی هەڵگرتووە بەشێک لە ئاوی چۆتە دەمی بەشەکەی دیکەی چۆتە لوتی بە دەستی چەپ پاک کردوەوە ئەگەر پێویستی پێبێ بەڵام سێ جار ئاوەکەی بە دەستی ڕاست پێدا کردووە بۆیە دەکرێت ئاو لە دەموەردان و لودوەردان بەیەک خاڵ حساب بکەین یا بەیەک سنەت حسابی بکەین بەڵام دوو ئەندامی جیاوازن ئاو لە دەم و لودوەردان سنەتێکی دیکەیە وە سنەتیش وایە سێبارە بکرێنەوە سێ جار بیان بکەین ئەگەر ئاومان دەستکەوت و ئەگەریش هەر نەشت کردن تەوان بەبێ گومانەی دەستنوێژەکە هیچ خەلەلێکی نییە پێغەمبەری صلی الله عليه وسلم کە کردوێتی ئاوا تەوان ئاوی بە دەستی هەڵگرتووە تۆزێک بە توندی تەوان پێیدا داوە و هەتا تەوان کە مبالغەی تێدا نەکرێت لوتت ئاوی چاکتر بۆ سەرێ بڕوە دەمت تا ئاوی چاکتر بچێتە ناوێ ناو دەمت خاوێن ببێتەوە بێگومان چاکترە یەکێکی دیکە لە سنەتەکان بە نیسبەت پیاوانەوە تەوان ئەوانەی کە پیاون تەوان ئەوەیان زۆرتر نەک زۆرتر هەر بۆ ئەوانەی کە ڕیشیان پێوەیە تەوان دوو زۆر ڕیشمان هەیە ڕیشێک پان یعنی پڕ بە جۆرێک کە پێستی تێدا دیار نییە تەوان ئەو ڕیشەی کە پێستی داپۆشیوە و پێستەکەی لە بنەوە ینی لەسەر ڕیشیەوە دیار نییە بێگومان تەنها ئاوە بەسەر داکا بەسەر دابڕوە وازبەکەی لەسەر لا دەچێ ئەو وازبەکە بەڵام ئەگەر بیوێ سنەتەکەی بکە ئەو کەسە وا چاکە کە ئاوی پێدا کرد ئاوە دەستیشی بە ناو ڕیشی دابێنێ بنی نوەکانیشی هەمووان تەرکات و خاوێنیان کاتەوە ئەوە سنەت واجب نا بەڵام کەسێک ڕیشێکی تەنکی پێوەیە تەوان بۆ ئەو کەسەی واجبە بنی نوەکانی هەمووی تەڕ ببێ واضحە ینی ڕیشێک کە پڕ بێ تەنها ئاوی بەسەردا بڕوە واجبەکە جێبەجێ دەبێت بەڵام ئەگەر دەستی بەناودا بێنێ خێری دەگاتێ بەڵام ئەو کەسەی کە ڕیشی تەنکە پێستی دیارە بەبێ گومانی واجبە لەسەری بنی نوەکانیشی پێستی بن نوەکانیشی بن ڕیشیشی دەبێت تەڕ بێ خاڵێکی دیکە لە سنەتەکانی دەستنوێژ سنەتە دەستت بەناو پەنجەکانت دابێنی پەنجەی دەستت و پەنجەی پێشت کاتێک دەیشۆی ئاوە یەک بێک پەنجەی بەناو دابێنی پاچیکەیەوە وەش سنەتێکی دیکەی واجب نییە دیسان سنەتە یەکێکی دیکە لە سنەتەکان بریتە لە تەیامون ڕاست شوتن کاتێک دەست بۆ دموچاو ڕاست و چەپی نییە دەستت سنەت وایە یەکەم جار دەستی ڕاستت بشۆی ئەو جار دەستی چەپ تەوان هیچ
ئیشکالێکی تێدا نیە کە چەپە بکەوێتە پێش ڕاستیش بەڵام سنەت وایە یەکەم جار دەستی ڕاستمان بشۆین ئەو جار دەستی چەپ قاچی ڕاست ئەو جار قاچی چەپ ئەو وەکو سنەت دەنا وەکو واجب پێش و پاشیان پێ بکرێت دەستنوێژەکە هیچ خەلەلێکی تێدا نامێت. سنەتێکی دیکە بریتە لە دەست لێ خشکاندن کاتێک کە ئاوت بەدموچاوتدا دەکەی وەکوتم ئاوی بەسەردا بڕواتەوە واجبەکە جێبەجێ دەبێت بەڵام ئەگەر ئاوە تۆزێک دموچاوت هەڵکوشی دەست لەگەڵ ئاو پێداکردندا دەستی لێ بخشکێنی بۆی چاک پیاک ببێتەوە دڵنیابی لەوەی تەڕ بووە بێگومان خێری زۆرترە و سنەتەکە چاکتر جێبەجێ دەبێت. سنەتی 11هەم بریتە لە موالە یعنی هەموو ئەندامەکان لە یەک شوێنی بشۆی دەکرێت وەکو کران مەسەڵەن دموچاو و دەستت مەسحی سەر لە شوێنێکی دەکەی دوای ماوەیەکی دیکە دەسی لە شوێنێکی دیکە قاچت دەشۆی یان هەر ئەندامەی لە شوێنێک واجبەکەی لەگەڵدا جێبەجێ دەکەی بەڵام بەبێ گومانی ئەگەر لە یەک شوێن لە یەک جێگا پێش ئەوەی ئەندامەکانی دەستنوێژت وشک ببنەوە هەموو ئەندامەکانی دەستنوێژت شۆی و دەستنوێژەکەی بە تەواوی هەڵبگری هیچ شوێنێکی دەستنوێژ دوانەخەی خێرەکەی زۆرترە. سنەتی 12هەم بریتە لە مەسحی گوێ تەمان بە ئاوێکی تازە بێگومان کە مەسحی سەرت کرد ئەگەر دەستت جارێکی دیکە تەڕکەیەوە ژوورەوە و ناوەوەی گوێت مەسح نەکشو تەنها ئاگاتان لێ بێ نەک ئاوی تێکەی ئاو تێکردن خراپیشە و سنەتیش نییە مەسح دەستی تەڕ دەهێنی بە ناوەوەی گوێت و دەرەوەی گوێتدا بە ئاوێکی تازە ئەوەش سنەتێکی دیکەی پێغمبەرە صلی الله عليه وسلم کە پێغمبەر صلی الله عليه وسلم دەگزار لەگەڵ مەسحی سەر تەوان گوێشی مەسح کردوون بەڵام فەرمودەمان هەیە کە ئەگەر بەجیا بە ئاوێکی تازە و سەر لە نوێ مەسحی گوێیەکانمان بکەین خێرەکەی زیاترە. یەک سنەتێکی دیکەی 12هەم بریتە لە زیاد شوتنی ئەندامەکانی دەستنوێژ ئەوەی گوتمان تەوان واجب کوێیە ئەو شوێنەیە مووی لێ دەڕوێ تا چەنەگەی بەڵام ئەگەر لە کاتی ئاو بە دموچاوداکردندا کە گوتمان 3000 سنەتە ئاوە تۆزێک لەگەڵ شوتنەکەی پرچەکە شت تەڕبێ دەی ئێرە خوارەوە زیاتر تەڕ دەکەی کە دەستت دەشۆی گوتمان واجب بە گوێزینگی لەگەڵ بشۆی بەڵام ئەگەر تۆزێک زیاتر قۆڵت هەڵکەی و تا ئێرە بیشۆی لاقت تا قاپەڕەقەکەی واجبە بەڵام ئەگەر تا سەرتر هیچ کێشەیەک نەبوو لاقت هەڵکرد و ئاوت پێدا کرد ئەوە سنەتێکی دیکەی پێغمبەر صلی الله عليه وسلم و پێغمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئومەتی من لە ڕۆژی قیامەتدا بە شوێنەواری دەستنوێژیان دەناسرێنەوە کوێ ئاوی دەستنوێژی پێکەوت بێ لە قیامەتێ خوای گەورە بۆت دەکا بە نور و بەو نورە دەتوانی بپەڕیەوە لەسەر پردی سیڕات و هەتا ئاوی دەستنوێژت زیاتر بە ئەندامەکانەوە ینی داکردبێت لە قیامەتێ نورت زۆرترە و پێغمبەر صلی الله عليه وسلم زووتر دەرناسێتەوە و زووتر بانگت دەکات و زووتر دەگەی بە خزمەتی پێغمبەر صلی الله عليه وسلم خوا بە نسیبمانکە لەسەر حەوزی کەوسەر. خاڵێکی دیکە بەڵام یەک ئاگاتان لێ بێ بە هیچ شێوەیەکی نەبێتە وەسوەسە ئەو کەسانەی موەسویسن هیچ سنەت نیەوا بکە وەسوەسە نا وەکو سنەت ئەگەر بۆت گونجا ئەو شوێنانە زیاد شوتن بەڵام نەیکەی بە واجب ئەوانە سنەتن ئەگەر نەشتکردن اعتیادیە. خاڵی 14هەم بریتە لەوەی کە ئیسراف و زیادەڕەوی نەکەین لە ئاودا وەکو باسمان کرد ئەگەر لەسەر دەریاش بی و بە تایبەتیش کە ئێمە لەسەر دەریانین زۆری بێ نەی شوێنەکان ئاومان لەسەر حیسابە لە ڕووی مادیشەوە و لە ڕووی ئەوەشەوە بە نیسبەتێکی دیاریکراوە تەوان ئاومان پێدەدرێ ئاومان هەیە ئیسراف تێداکردنی دەست درێژیە بۆ سەر زۆر جار ماڵی گشتی و یان بۆ سەر حەقی ئەندامەکانی دیکەی خێزان کە کەسی وایە تەوان وەسوەسەی هەیە لە دەستنوێژێدا بە یەک دەستنوێژی بەشی دەکەس ئاوی سەرف دەکا یا جاری وا هەیە وەسوەسەی وی ئاو زیاد بەکارهێنانی وا دەکا کەسەکانی دیکە نوێژیان پێ نەکرێت دەستنوێژیان پێ هەڵنەگرێ بێگومان لەو حاڵەتانەدا و لە هەموو حاڵەتێکدا ئیسراف هەر خراپە پێغەمبەر دەفەرمێ ئەگەر لەسەر دەریاش بن ئیسراف هەر مەکەن بەڵام بەتایبەتی ئەگەر ئاوەکەت سنووردار بوو بەبێ گومانی ئەوە بیگریەوە چاکرا.
خاڵێکی دیکە سنەتێکی دیکەی دەستنوێژ بریتە لە دوعا لە ناو دەستنوێژدا مجموعەیەک دوعا هەنە خەڵک دەیانکە بەڵام ئەوەی لە پێغەمبەرەوە وارد بووە و هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەسنای شوتنی ئەندامەکانیدا دەفەرمون ئەو دوعای دەخوێن اللهم اغفر لي ذنبي ووسع لي في داري وبارك لي في رزقي اللهم اغفر لي ذنبي خوایە لە گوناهەکانم خۆش بە ووسع لي في داري ماڵ و خانووەکەم فراوانکە وبارك لي في رزقي وبركة و پیرۆزیش بخە ئەو ڕزقەیەوە کە پێت داوە ئەوە دوعای ناو دەستنوێژ خاڵێکی دیکە سنەتێکی دیکە ئەوەیە کە دەستنوێژمان تەواو کرد زیکرێک یا دوعایەک بخوێنین ئەوانەی کە مەشهورن و هەمومان لەوانەیە لەبەرمان بێت ئەوەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک دەستنوێژی هەڵگرت بە دەستنوێژێکی جوان پاشان گوتی أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله تنها أونده أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله دەفەرمێت هەموو دەرگاکانی هەر هەش دەرگاکانی بەهەشتی بۆ دەکرێنەوە لە کام دەرگایەوە بیەوێ لەوێ وەدەسێتە ژوورێ حەیفە ئینسان ئەو سنەتەی لە کیس خۆیدا کە زۆر ئاسانە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم جاری وایە دوای دەستنوێژ ئەو دوعای خوێندووە سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك وهندێک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوعای اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين خوێندووە ئەوانە سێ دوعای لە یەکتر جیان ئەگەر هەر سێکیشیان بخوێنی بەبێ گومانی ئیعتیادی بەڵام تێک هەڵکێش نین دوعاکان لە یەکتری جیان بۆیە سنەتێکی دیکە بریتە لە دوعای دوای دەستنوێژ یەکێکی دیکە لە سنەتەکان سنەتی حەفدە هەموو کۆتا ئەوەیە کە دەستنوێژمان هەڵگرت دوور کەعات سنەتی دوای دەستنوێژ بکەین ئەویش ئەو فەرمودەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ جارێکیان وتی ئەی بیلال وەرە ئەو کردەوەی کە لە هەمووان زۆرتر دڵت پێی خۆشە و ئومێدت پێیەتی لای خوا جێیگرت پێ چ کردەوەیەکە چونکە خەونم پێتەوە دیوە لە خەونمدا لە بەهەشت بووی و دەنگی پێی نەعلەکانت لە پێش منەوە دەهات ئەی بیلال چی دوا کردووە ئەویش دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە پێم شک بێ ئەوە بۆ کە هیچ دەستنوێژێکم هەڵ نەگرتووە ئیلا لە دوای دوو ڕکەعات سنەتم کردووە پێغەمبەر دەفەرمێ دیارە ئەوەیانە بۆتە هۆکاری ئەوەی کە دەنگی پێی نەعلەکانت بکەوێتە پێش منەوە لە ناو بەهەشتێدا بۆیە کە دەستنوێژت هەڵگرت مەرج نییە تەبەن کەسی وا هەیە پێی وایە پێشەوەی ئەندامەکانی دەستنوێژی وشک ببنەوە دەبێت بچێ ڕێک سنەتەکەی بکات نا حەز دەکەی سەعاتێک دوای دەستنوێژەکەی 2 سەعات دوای دەستنوێژەکەی کەی بۆت ڕەخسا کەی بۆت دلووە کەی بۆت گونجە دەکرێت ئەو سنەتەی بکەی و لە کەس خۆتی نەدەی و حەدیثی دیکەی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ما أحد يتوضأ فيحسن الوضوء هەر کەسێک دەستنوێژ هەڵبگرێت بەڵام بە دەستنوێژێکی باش بە دەستنوێژێکی چاک ويصلي ركعتين دو ركعات نوێژ بکە بەڵام يقبل بقلبه ووجهه عليهما دڵ و ڕووی لەخوا بێ بێگومان لە کاتی نوێژەدا ڕوومان لەخوا یعنی لە قیبلەیە و دڵیشمان لەگەڵ خوادا بێت إلا وجبت له الجنة حتما خوای گەورە بڕیاری چوونە بەهەشتی بۆ دەدا حەدیثێکی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێن من توضأ نحو وضوء هذا هەر کەسێک دەستنوێژ هەڵبگرێت بەو شێوازەی کە من دەستنوێژم هەڵگرتووە ثم صلى ركعتين پاشان بچێت 2 ركعات سنت بکە لا يحدث فيهما نفسه طبعا تێیدا باسی خۆی نەکا غفر له ما تقدم من ذنبه خوای گەورە لە گوناه و تاوانی ڕابردووی خۆش دەبێت فەرمودەکەش ئیمامی بوخاری و مسلیم ڕیوایەتیان کردووە و هیچ ئیشکالێک لەسەر سیحەتی حەدیثەکەی نین ئەوانە بە کورتی طبعا واجبات و سنەتەکانی دەستنوێژ بوون واجبات ئەوانن کە مەجالی تەرککردنیان تێدا نییە ئەگەر لەبیرت چوو یان بەهەڵە شوێنێکت لە واجباتەکان نەکردبوو بەبێ گومانی دەستنوێژەکەت بە کەڵک نەهاتوە دەبێت دووبارەی کەیەوە بەڵام سنەتەکان کردتن خێرت دەگاتێ خۆ ئەگەر نەشت کردن
هیچ گوناهێکت ناگاتێ دەست نوێژەکەت کامەڵتر دەبێ تەواوتر دەبێ چاکتر دەبێ بە سونەتەکان بەڵام بەبێ گومانیش ئەگەر نەتکردن هیچ نەقسێکیان تێناکەوێت وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين